مەقامبێژ و چریکەی قەتار و خاوکەری کەرکووک و ناوچەی گەرمیان شکور خەیات دوای دەیان ساڵ لە خزمەتی هونەری مەقاماتی کوردی خامۆش بوو. لە مەراسیمێکی پرشکۆ و شایستەدا بە ئامادەبوونی هونەرمەندانی ناوچە جیاوازەکانی کوردستان و نوێنەری حیزب و لایەنەکان و چین و توێژەکان تەرمی شکور خەیات لە گۆڕستانی ڕەحیماوای کەرکووک بە خاک سپێردرا. کاکشکوور دەنگێکی دیاری مەقاماتی کوردی بووە کە ساڵانێکی دوور و درێژ خزمەتی پێکردووە. ئەتوانم بڵێم دوای خۆشی کەلێنێکی زۆر گەورەی بەجێهێش، یعنی ئێمە ئەو خەڵکانەمان لە تا دێک کەمە بێتەوە کە شارزایی باشیانەیە لە وتنی مەقامەکانی گەرمیان، بە تایبەتی مەقامەکانی گەرمیان کە تایبەتمەندی بە خۆیەوە. یەک لەو هونەرمەندە دیارانە دیارە کاکشکوور بوو. هەمومان دڵگرانی ئەمڕۆ بە کۆچکردنی مامۆستایەکی مەقامات کە بەڕاستی ساڵانێکی زۆر خزمەتی ڕەسەنی هونەری کوردی کرد کە ژیانی خۆی زیاتر جگە لە پیاکردنی ژێوی حیات ژیانی خۆی با بڵێن خەریکی خزمەتکردنی هونەر ڕەسەنی کوردی بوو. بۆ کەرکووک و بۆ ناوچەی گەرمیانیش یەکێک لە شانازەکانمانە و مامشکور پیاوێکی گەورە بوو لە بواری کوردایەتیشا کوردێکی چاک کوردێکی ڕەسەن و ئەوەنەی پێی کرا خزمەتی هونەری کوردی کرد، خزمەتی نیشتیمانەکەی کرد، خزمەتی شارەکەی کرد. هەمومان دڵتەنجین بە کۆچی مامشکور. شکور خەیات بە مامۆستا و خەیاتی دوورینی مەقامی کوردی دادەنرا. هونەرمەندانی هەرێمی کوردستان بەم جۆرە گزارش لە کۆستی لە دەستدانی دەکەن. کۆچکردووی مامۆستا شکور خەیات کەلێنێکی گەورە بۆ هونەری کوردی بە تایبەت مەقام دروست دەکات، چونکە پێم وایە ئەمە دوا مامۆسای مەقامی کوردیە. ئەم کەلێنە بە ئاسانی پڕ نابێتەوە. مامۆستا شکور خەیات مامۆستای مەقام و هونەری کوردی بەڕاستی خەسارەتی گەورە بۆ ئەمڕۆ لە شاری کەرکووک کەوت. شکر محەممەد قادر کە بەهۆی پیشەکەیەوە بە شکور خەیات ناسراوە لە ساڵی 1940 لە ئاگوندی قەڵخانلووی سنووری خورماتوو لەدایک بووە. باوکی 5 کچ و 3 کوڕە. دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشیدا لە تەمەنی 83 ساڵی لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر کۆچی دوایی کرد. 52 ڕۆژێکی ماوە ڕوح دەڕوا و نایاتەوە. هونەرمەند شکور خەیات تا لە ژیاندا بوو وایوت ئێستا گۆڕستانی ڕەحیماوە لە شاری کەرکووک بوو بە دوامەزەڵگەی ژیانی، بەڵام دەنگ و سەدا و مەقاماتی هونەرمەند شکور خەیات بۆ هەتا هەتایە لە گوێی هەر تاکێکی کووردا دەچریکێتەوە. ئاسو ئەحمەد کورسات نیوز کەرکووک.